بۆی هەیە ئەندامانی سەنەد لەسەر مەسەلەکان لە پەیوەندی بە دانانی سیاسەت ناکۆک بن بەڵام لەسەری خاڵڕێکن. سەرۆکی کۆمیتەی هێزە چەکدارەکان کارل لەڤن. سووربوونێکی بەهێزی دوولایەنە هەیە لەم کۆمیتەیە و لەم کۆنگرێسەدا داچیمان لە توانادا بێت بیکەین بۆ ڕاگررتنی ئێران لەوەی دەستی بە چەکی ناوەکیدا بگات. چوارشەمەوە کاربەدەستانی باڵای پێنتاگۆن لە شایەدیدانێکدا هەڕەشەکان هەڵسەنگاند. جەنەڕاڵ رانڵد بەرجەس وەڵامی پرسیاری سەناتۆر لەڤنی داوە. لەگەڵ دانانی ئەو سەنتەرفیوجانەی هەیەە چەندی پێدەچێت بۆ بەرهەمێنانی یورانیۆمێکی پیتێنراوی ئازبەرز بۆ دروستکردنی بۆمبێکی ناوەکی. بەگشتی ئێمە ژماری دیاریکراوی سەنتەرفیوجەکان نازانین بەڵام بەپێی ئەو زانیارانەی هەمانە ماوەی 1 ساڵی پێدەچێت. پیاوی ژمارە 2 لەشکر لە پێنتاگۆن ژێنەرال جیمس کارتڕایت گوتی بۆی هەیە چەندین ساڵ بخانێت تا ئێران یۆرانیۆمی زۆر پیتەنراوی بەدەست بکەوێت بۆ سازکردنی چەکێکی ناوکی. لەگەڵ ئەو یۆرانیۆمە پیتەنراوە بە ئاستێکی بەرز هێشتا 3 بۆ 5 ساڵی دەوێت بۆ دروستکردنی چەک. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەڵێن نابێت چرکەیەکی چاوەڕوانی بکرێت. ئەوان لە نامەیەکیان بۆ سەرۆک براک ئۆباما داوایان لێ کردووە گەماروی تونتر بە دژی ئێران داستەپێندرێت. 330 یاسادانەر نامەیەکیان مۆر کردووە تێیدا سەنجی دەخەنە سەر ئەو بڕیارە یاسایە کە لە ناوشتی تردا داوا دەکات پێشی ناردنی بەرهەمی نەوتی پاڵاوتوو بۆ ئێران بگیرێت. بۆ ئێستا بەڕێبەراتی ئۆباما زۆربەی سرنجی داوەتە سەر دانانی دەورێکی نوێ لە گەماروی سەختری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتووەکان بۆ سەر ئێران. وەلیام بەرنز جێگری وەزیری دەرەوە بۆ کاروباری سیاسی بە دەستەیەکی سەنەتی کوت ئەو لەو باوەڕەدایە چین پەسنی بڕیاری ئەنجومەن بدات. پێم وایە ئێمە و چین کۆکین لەسەرەوەی پامێکی مانە بەخش بنێرین بۆ ئێران جا بۆیە پێم وایە دەشێت. بەڵام ئاشکرایە سەناتۆر جان مەکەینی کۆماری بێزار ببوو. ئەو سزایانەی تا ئێستا لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە دانراون بە بۆچوونی زۆرێک لە چاودێران کاریگەریان نەبووە. مەکەین گوتی ئەمریکا، فەرەنسا، بریتانیا و ئەڵمانیا نابێت چاوەڕێی نەتەوەیەگرتووەکان بکەن بەرلەوەی خۆیان گەمارویان لە دژی ئەم ڕژێمە داستەپێنن. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا پێشکەشکرا.